یەکێتی تۆپی کوردستان لە ڕێگەی لیژنەیەکەوە باشترینەکانی مانگی دووی ئەم ساڵی خولی ناوی کوردستانی دیاری کرد. دوای ئەوەی لیژنەکە دەنگی دەستگا ڕاگەاندنەکان و کاپتن و ڕاهێنەریانەکانی کۆ کردەوە. دوجار ناوی باشترینەکان ڕاگەاندرا. باشترین یاریزانی مانگی دووی ساڵی 2022 خولین ئایاب. هێرشبەر و کاپتنی یانەی پێشمەرگە ولێر عەبدوڵڵا سەربەست بوو. عەبدوڵڵا لە مانگی دوو توانی 4 گۆڵ بۆ یانەکەی تۆمار بکات و هاوکارێکی تەواو یانەکەی بوو بۆ ئەوەی لە کۆی 4 یاری 5 خاڵ کۆ بکەنەوە. باشترین ڕاهێنەریش بۆ هۆگر عەبدوڵڵای ڕاهێنەری یانەی دەربەندی خان بوو. هۆگر عەبدوڵڵا لەگەڵ یانەکەی توانی لە کۆی 4 یاری 3 سەرکەوتن و شکستێک بنووسێتەوە 9 خاڵ بەدەست بێنێت. باشترین گۆڵپارێزی مانگی ڕابردووش گەیلان سادق بۆ لە یانەی سۆران. گەیلان لە مانگی ڕابردوو لە کۆی 5 یاری تەنیا گۆڵی لەسەر تۆمار کراوە و لە 4 یاری هیچ گۆڵێکی لێ نەکراوە کلینشیت هەبوو. ئەو بۆ هۆی ئەوەی سۆران لە کۆی 5 یاری 8 خاڵ کۆ بکاتەوە.